بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفەریدا کارێکی مەترسیدارە. هەمومان هەڵمەتەکانمان بیستوە بینیوە. هەڵمەتەوە شاریەکانی لایەنە خزمەتگوزاریەکان، تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاپۆرتەکانی ڕووداوەکانی هاتوچۆ. هەموو ئەزانین کە ڕۆژانە ڕووداوی بکوژ ڕوودەدات بەهۆی ئەو شۆفێرانەوە کە مۆبایل بەکاردەهێنن. بەڵام هێشتا زۆرێک لە ئێمە ئەم ڕەفتارە ئاکەین. ڕەنگە وا بیر بکەینەوە کە ئێمە لە خەڵکی تر باشترین لە بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێریدا. بەڵام لە ڕاستی داوانیە. مۆبایل وا دەکات دەستمان لابەرین لەسەر سوکانەکە، چاومان لەسەر شەقامەکان لا ببین و مێشکمان بۆ میلیۆنان کیلۆمەتر دوورە خاتەوە. ئەمە شوێنێکی باش نییە بۆی بچین لە کاتی شۆفێریدا. ئەو ئامێرانەی بەدەستەوە ناژیرن و ئەو بەرنامانی دەنگە گۆڕن بۆ نووسین سەلامەتن بۆ بەکارهێنان ڕاستە جارێکی تر بیر بکەرەوە. زاناکان سەلماندویانە کە ئەنجامدانی چەند کارێک بەیەکەوە هەڵەیە. ئەی ئەگەر تەنها نامەیەکی خێرا بنێرم. چەندێک خێرا؟ 5 چرکە؟ لە 5 چرکەدا و لە خێرایی 88.5 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا درێژی یاریگایەک دەبڕیت بەبێ ئەوەی تەماشای پێشخۆت بکەیت. لەم کاتەدا ڕەنگە لە لەینی ڕێگەکە لا بدەیت یان لا دەیتە سەرشانی ڕێگاکە یان لە ئۆتۆمبیلێکی دیکە بدەیت. بابینە سەرباسی ترافیک لایت. ڕەنگە بە تەواوی لە ئۆتۆمبیلی پێشخۆمان نزیک ببینەوە یان لەینی کراوە یان پاسکیلێک لێت بات یان لە پیادەیەک بدەیت یان هۆڕند بۆ لێ بدەن. هیچ کات پارێزراو نییە بۆ نامەنووسین و شۆفێریکردن بەیەکەوە. ئەگەر نامەیەک پێویستە بینێریت شوێنێکی پارێزراو بدۆزەرەوە. بۆستا بینوسە. هیچ شتێک هەرگیز نابێت بنێدرێت لە کاتی شۆفێریکردندا. کارێکی باشە ئەگەر لە کاتی شۆفێریکردندا هیچ کارێکی دیکە ئەنجام نەدەیت. بەڵام ئەگەر ناتوانیت خۆت بگریت لە ئاستی شتە سەرنجڕاکێشەکاندا یەکسەر بڕیار بدە کە تۆ مۆبایلەکەت بەکار ناهێنیت. مۆبایلەکەت بخەرە شوێنێکەوە کە ناتوانێت دەستی لێ بیت یان گوێت لێ بێت یان مۆبایلەکەت بخەرە سەر باری بێدەنگی. ئەگەر مۆبایلەکەت باری بێزارن مەکەی تێدایە کارای بکە یان بەرنمەیەک دابەزێنە نەهێڵت نامەد بۆ بێت لە کاتی شۆفێریدا. ئەگەر لە مۆبایلەکەتدا بەرنامەی GPS بەکار دەهێنیت پێش دەست پێکردن بە لێخۆڕن ئاراستەکە دیاری بکە. ئەگەر نەتوانی هیچ کات لەمانە جێبەجێ بکەیت چونکە زۆر پێویستت بە مۆبایلەکەتە لە شوێنێکی سەلامەت بۆ وەسەوە ئینجا مۆبایلەکەت بەکار بهێنە. با هەمووان مۆبایلەکانمان لا ببین و تەنها شۆفێری بکەین.